ئەنجومەنی پارێزگای هەولێر کۆبوونەوەی یاسایی خۆی ئەنجامدا و دوای تاوتوێکردنی چەند تەوەرێک لە کۆبوونەوەکە بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگا لە دوای کۆبوونەوەکە و لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا یاداشتێکی ناڕەزایەتیان لەسەر درێژکردنەوەی قەدەغەی هاتوچۆ خستە ڕوو لە یاداشتەکەدا هاتووە ناکرێت حکوومەت بە هەمان ڕێکار و میکانیزمی سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا مامەڵە بکات لە قۆناغی ئێستادا. ئێستا پێویست دەکات بارودۆخ غاسایی بکرێتەوە بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان لە سەراستی خودپارێزی. هاوکات لە یاداشتەکەدا هاتووە قەدەغەی هاتوچۆی نێوان پارێزگاکان هەڵبگیرێ و دەرگای مزگەوتەکانیش بەڕووی نوێژخوێنان بکرێتەوە لەگەڵ جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان. ڕای ئەو قافەوە بوو وتێن ناتوانین هیچ شتێک بڵێین چاوەڕێی ئەمنی تەندروستی دەکەین. هەرچەندە بەشێک لە ئەندامانی ئەنجومەن داوایان کرد ئەم پرسە ببێت بە تەوەرێک لە کۆبوونەوەکە، بەڵام لە کۆی 27 ئەندامی ئامادەبوو تەنها 8 ئەندام دەنگیان پێدا و بۆیە بە زۆرینەی دەنگ نەکرایە تەوەری کۆبوونەوە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش دەڵێت بڕیاری قەدەغەی هاتوچۆ بڕیارێکی تاک لایەنەیە و پێویستە بە زووترین کات هەڵبگیرێت و ڕێگای نێوان پارێزگاکانیش ئاسایی بکرێتەوە. دەسەڵاتی ئەنجومەنە ینی کەواتە ئێستاکانە کە بەڕیاریغی ئەمە وەکو ئەنجومەن ئەمانەوێ ئەو قەدەغەی هاتوچۆی هەڵبگیرێ یانش مزگەوتەکان بکرێتەوە. زیاتر لێرە ئەڵێن کەوا بێ بە زۆرینەوەی دەنگ بێ ئەو بڕیارە بدرێ، بەڵام ئێمە خۆمان نەزانین لە هەموو کاتێک بۆ هەموو بەڕیارێکش نەگەڕاوەتەوە لە کوردستانەوانە بۆ بگەڕدرێتەوە بۆ زۆر بێدەنگ زۆری نێدەنگ زۆر جار بڕیارەکان تاکلایەنە دراوە مزاجی بووە بڕیاری ناتەندروست دراویان جارەوە بڕیار دراوە کۆمەڵە بڕیاراوە بەڵام ئەنجامەکەی ناتەندروست بۆ هیچ کێشەکانی چارەسەر نەکرد. ئەنجومەن ڕۆڵی خۆی بینێەوە ئەو بڕیار بداکەوە قەدەغەی هاتوچۆی نێوان پارێزگاکان هەڵبگیرێ یان ئەوەندەی لە دەسەڵاتی خۆیدا هەڵبگرێەوە مزگەوتەکانش بکاتەوە. ماوەی چەند مانگێکە با بڕیاری وەزارەتی ناوخۆ لە چوارچیوەی ڕێو شوێنەکانی ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆڕۆنا هاوشێوەی زۆرێک لە شوێنە گشتیەکان دەرگای مزگەوتەکانیش داخراوە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگاش پێی وایە دوای یاسایی بوونەوەی ژیان و کرانەوەی بازاڕ و شوێنە گشتیەکان ئیتر کاتی کردنەوەی دەرگای مزگەوتەکانە بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان. قورساییەکی زۆر بە تەکلیف و بە تەلەفۆن و بە ناو و بە ئیمێل دەبێت بێ هاتوچۆ بکە لەبەرەوە پێویست ناکە لە ئێستادا هاوڵاتی ئەو زەخت و ئەو زەحمەتێ بچێشێ دەبێت ئەو ڕێوشێنانە ئاسایی بکرێتەوە هاوڵاتی بتوانێت بە ماسک و بە کەمامە و بە شێوەیەکی ئاسان بتوانێت هاتوچۆ لە نێوان شارەکان ئاسایی بکرێتەوە. داوامان کرد کە دەرگای مزگەوتەکان بکرێتەوە لەبەر ئەوەی ئێمە دەبینین دوور و نزیک ڕۆژانە هەواڵمان پێدەگا کە هاوڵاتی کۆڕ و کۆبنەوە دەکەن هاوڵاتی نوێژی جەماعەت دەکەن لە ماڵەکانیان بە شێوەیەک تەجەمع دروست دەکرێت کە ئەوەش دوورە لە ڕێنمایە تەندروستیەکان. لەبەرەوە ئێمە داوامان کرد کە دەرگای مزگەوتەکان بکرێتەوە لەژێر چاودێری وەزارەتی ئەوقاف بێ و لەژێر چاودێری وەزارەتی تەندروستی و ڕێنمایە تەندروستەکان جێبەجێ بکرێت. ماوەی 5 مانگە لە هەرێمی کوردستان قەدەغەی هاتوچۆ ڕاگەیانداوە بە مەبەستی کۆنتڕۆلکردنی ڤایرۆسی کۆڕۆنا و کەمکردنەوەی زیانە تەندروستیەکان لەسەر هاوڵاتیان. بەهۆی درێژەکێشانی ڕێکارەکانی شەوە سستی ڕووی لە بازاڕەکان کردووە و خاوەنی کار و کاسبکارانیش ڕوبەڕووی زیانێکی گەورە بوونەتەوە. سەرباری ئەوانش درێژەکێشانی داخستنی مزگەوتەکان هاوڵاتیان و موسڵمانانی بێزار و نیگەران کردووە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.